بەڵێ بەخێر بێن ئەمڕۆ کۆتا ڕۆژی فیسیڤالی بە بازارکردن بوو لە کەلار لەم 5 ڕۆژە 200,000 کەس سەردانی ئەم فیسیڤاڵی کردووە لە ناوەوەی گەرمیان و لە دەرەوەی گەرمیان بە تایبەتی لە شارەکانی خوار و ناوەڕاستی عێراق و لە ئێرانەوە و لە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و شوێنەکانی ترەوە بە گوژمەی ملیارێک و 900 ملیۆن دینار شتومەک وکاڵا ئاڵوگۆڕی پێکراوە بازرگانی کراوە لەم 5 ڕۆژەیە بە ئەمە هەلی کاری بۆ 1900 گەنج ڕەخساندووە لە ئەم فترەی 5 ڕۆژە ڕێژەی بەشدار بووی ژنان کچانمان 132 بووە بەکە ڕێژەیەکی دڵخۆشکەرە کە ئەمساڵ ئەم ڕێژەیەمان زیادی کردووە و 3250 پشکنینی جۆرا و جۆری پزیشکی بێ بەرامبەر بۆ هاوڵاتیانی سنوورەکە کراوە و ئەمە ئەم فیسیڤاڵی ئەمساڵ توانیمان لە ڕێگەی 5 گروپی گەشتیاریوە گەشتیارێکی زۆر لە دەروێی گەرمیان بێنینە ئێرەوە بۆ یەکەم جارێکە گەشتیار بمێنێتەوە لە ئوتێل و مۆتێلەکانمانە و بە خۆشحاڵیەوە هەموو ئۆتێل و مۆتێلەکانمان ئەمساڵ جمەی هاتووە پڕ بووە جێگانە بووە وایلی هاتووە خەڵکی کەلار لە ماڵەکانی خۆیانە جێگەی میوان و خەڵکی گەشتیار و دەرەوەی شاریان کردووە و ئەمە یەکەم جارە لە کەلارەکە ئەمە ڕووبدا ئەمساڵ ئینشاڵڵا بۆ ساڵی ئایندە و ساڵانی تریش هەوڵە دەین باشتری بکەین و فەرەوانتریشی بکەینەوە ووا بکەین گروپی زیاتریش بەرینە کەلار بۆی جوڵێکی بازرگانی باش لەم 5 ڕۆژەیە دروست بۆەوە باشتریشیکەین.